زۆر ڕەخنەشم لێ گیراوە لەسەر هەردووچیان چ لەسەر دەرخستنی جوانیەکان و چ لەسەر پیشاندانی ناشرینیەکان ئەڵێن ئەمە کەی ئیشی تۆیە ئەسڵەن طبعاً هەستێکی تایبەتە و دیارە بۆ من ئەگەر لەوە چ بۆ یەکێک ئەمڕۆ ڕۆژێکی ئاسایی بێ بۆ من جیاوازە چونکە لە دوای زیاتر لە 20 ساڵ تەجروبەکردنی ئیشی ئیعلام ئەمڕۆ جارێکی تر تەخەڕوجمە بە هەر بۆ خۆم بڕیارم ماوە کە لە تەمەنی 40 ساڵی و ئیتر دەستکەمەوە بەخوێندم کە بوومە 40 ساڵ ئیتر من مەرحەلەیەکی زانکۆ بووم ئینجا زۆر حەزمە کرد ئیعلام بکەم بە من بە پیشە وەکو پیشە یعنی ئیشی ڕاگەاندن مەکرد بەڵام حەزمە کرد لە ڕووی زانستە و بڕوانامەکەشم بیکەم بە ڕاگەاندن لەبەرەوە ئەو کات هەنێک کە ئیشمە کرد ئەیانوت نێ خواردان و شادی ئیعلامێنە بەڵام بەداخەوە ئێستاش کە شەهادەکەم هەیە ئەڵێن جای ئیعلام شەهادەی بۆ چییە لەبەرەوە ئێستا من نە ئەو کات پێی ئەڕووخام و نە ئێستاش گوێ ئێمێ لەبەرەوە پێم وایە هەکبەی خۆمم پڕ کردووە ئەمە پەیوەندی بەو هەکبەیی منەوە هەیە و ئەتوانم دەوڵەمەنی کەم لایەنە علمیەکەی پاڵپشتێکی باشی لایەنە پراکتیکیەکانمە کە زیاتر لە 20 ساڵ ئیشم تیا کردووە. باباسی ئاهەنگەکە بکەین ئەمڕۆ ئەبینم لە زۆربەی زۆری خوێندکارەکان کە دەرچوون سادەتر کردوتەنە لە مەسات و زۆر ڕازاندنەوەەوە ئەم جۆرە شتانە بۆچی بەم سادەیە ئایا ئەم سادەیە گرنگترە جەوهەری بابەتەکە گرنگترە یاخود ئەم دەرکەوتنە ئەسڵا من پێم وایە هەر بە ئەوەی کە باسیشم کردو لە ناو گروپەکەمانە ئەمڕۆ بۆ نوێیکی کۆمەڵایەتیە بۆ من بۆ خێزانەکەم بۆ هەموو هاوڕێکانم ئەوەی کە من ئەناسێ و ئەمڕۆیت بەسەرمەکاتۆم بۆ نێکی کۆمەڵاتێک پێویست ناکە زۆر پارە سەرف بکەی ئەوەی کە من کردومە خۆمی 1 دینارم سەرف نەکردووە هیچێک لە خوشکەکانم سپۆنسەری ئەوەی کردووە ئارایشگاکەم یەکێکیان جلوبەرجی بۆ کڕێ و میشێکیان خواردن و شیرینیەکانی دروست کردووە لەخوا بە زیابێەوە دایکم باوکم لە تەنیشت من مثلەن زاواکانم عینی مۆزوع بە پاڵپشتی خوشکەکانم یان کردو و هاوکارم بوون 1 دینار چێ سەرفم نەکردو پاڵپشتی خێزان زۆر گرنگە ئەگەر لە مجتەمەعا پاڵپشتی خێزان 1 جار بۆ پیاو گرنگ بێ بۆ ژن 2 جار گرنگە ئەنجا من لە کەمینەکانیشم پێکاتەی مثلا من کاکەیمەوە پاڵپشتی خێزانەکەم 3 جار بۆ من گرنگە لەبەرەوە عنی پێم وایە پاڵپشتیکردن لە خێزانە لە مجتەمەعی کوردیاگی نەخۆ لە دنیای وانە بەڵام لای ئێمە ئەم پاڵپشتیە نیشانەی بەردەوامی بوونمانە هەر لەبەر ئەوەشە من دیسان دەسم کردوتەوە بە خوێندن و مثلەن هەموو ئێوارەیە دانیشتون تا سا 7 ئێوارە من ڕۆشتومەتەوە ئەنجا نانیان خواردووە 2 ساڵی ڕێک باوکم لەبەر دەم زانکۆ چاوەڕێی کردومە تاوەکو و محازەرم تاوە بۆ لەگەڵما ینی هێناومێتەوە بۆ ماڵەوە زۆر قورسیم تێپەڕە من زۆر بە قورسی تێمپەڕانم 4 ساڵە بەڵام ومێ دەکەم کە ساڵانی داهات و ئاسانتر بێ و خۆشتر بێ بتوانم شتی باشتر